حول لسرتين داين لكولين جردوني كا كاشنا كودرش بركو دنهادا أو لكولينات أنا كرم بحسويه كتكرنكو بملياران رنجة دولار تشويا ويكي بكو هناك راستيان جا جردوني بزان بن بوچی افته چویا هنده یعنی اف و بوچی اف لکورینا گرینگ دوی بکرن و بوچی حتی ویراده یعنی دوی اف خرجیه بو حتی کو بخار به مروف خوب گهینه وی علمی ایجار پیشکتن انوی و حول مروفان دوی درباره دا و گهش نکو داره برایس حسین رابی مموسه زانکو بسپور فیزیای او دل گلمه بیتن برایس رابی اون لسلیمانی الگلمه دو گلب خیر هاتی کابزانی مروف انسان دکیجان قناغا خو گهاندنه بوانزانیاریان زور سپاس عزیزم بەڵا خۆناغەکانی بڵێن شتەکە بەو شێوازەیە کە لە مێژە ینی بڵێن بەتایبەت لەم سەدانەی ئەخیرا مرۆڤ هەوڵی داوەکە لە میکانیزمی کارکردنی گەردوون بەگشتی چیە بکە و ئێستا لە خۆناغێکی زۆر گرنگە یاویشەوەیە کە داتای زۆری کۆ کردوێتەوە و ئەو داتانە کە کوی کردوێتەوە خەریکی تەحلیلی ئەو داتانەیە بۆ بتوانێت لە ڕووی ئەو داتانەوە کە لە ئیمڕا کۆی کردوێتەوە بتوانێ هەنگاوی دواتر بۆ تێگەیشتن لە شێوازی دروستبوونی گەردوون شێوازی هاتنە ئارەژیان لە گەردوونی ئێمە بدۆزێتەوە بۆ ئەو مەبەستە بڵێن لە هەشتاکان بەدواوە شتێکی گرنگ هاتە ئارەوە کە فیزیکەکان ناویان نابوو مەشین لێرنینگ یعنی بڵێن مەشینی زیرەکە مەشینێکەشت فێرە بێ ئەوە بوو کە ئێستا بۆ بە زیرەکی دەستکرد ئەم مەشین لێرنینگە یا ئەم زیرەکی دەستکردە فیزیکەکان دایانهێنا بۆ ئەوە کە بتوانێت ئەو داتا زۆرەی کە لە گەردوون کۆیان کردوێتەوە بتوانن تەحلیلی بکەن چونکە داتاکان ئەوەنە زۆرە بە مرۆڤ تەحلیل ناکرێت یعنی مرۆڤ ناتوانێت ئەو داتانەوە بێ سری داتاکان بکە داتاکان بڵێن لەسەر خشتەکان لەسەر ئەمانەوە بڵێ داتانە مانای چییە هەنێ بڵێن نموزەتەنێ پاتێر وەرەگرێ ئەم زاردانەیە لەنەو ئەوی هەموو ئەو داتانە بەدوای ئەو نموزەت و پاتێڕانە ئەگەڕێ و بۆ ئەوەیش زیرەکی دەستکردی داهێنا کە یەکێکە لە دەستکەوتە گەورەکانی مرۆڤایەتی و ئێستەکانی تۆ ئەتوانی ینی بڵێن بۆ چارەسەری کێشەکانە بۆ چارەسەری پرسەکانە لە ڕێگەی ئینتەرنێتەوە لەگەڵ یا قسە بکەی وەکو مرۆڤێکی زۆر زانە یارمەتیت هەیە ئەمە یەکێ لە ئینەکانیەتی ئێمە لەو مەرحەلە یعنی لەو مەرحەلەی کە داتای زۆر کۆکرێتەوە و مەشین لێرنینگەکەمان یان زیرەکی دەستکردەکەمان هێشتا لەو ئاستانەیە کە بتوانێت کاتەکەمان زۆر بۆ کورت کاتەوە بڵێن بە تریلیۆن گیگابایت داتا کۆکرێتەوە تۆ بۆ تەحلیل یامانە پێویستە بە کۆمپیوتەری بەهێز و پێویستە بە زیرەکی دەستکردی زۆر بەهێزتر لەوەی ئێستا هەیە باشە دکتۆر مامۆستا حوسێن ڕابی ئەو پێشکەوتنانەی کەوا لەو بوارە هەیە بۆ نمونە جێمس وێب یعنی ئەوەندە پێشکەوتووە 50 ملیۆن ساڵی ڕووناچی دەمانباتەوە یعنی هەتا تەحەدای زۆر گەورە ئاڵنگاری زۆر گەورە هەیە بەوەی کە پێمان بڵێ سەرەتای بوونەوەر چۆن دروست بووە مرۆڤایەتی ئامادەیە بۆ وەرگرتنی ئەو زانیاریانە و ئێمە لە لێواری ئەوەی گەیشتوونەتە ئەوەی کەوا ڕاستی گەردوونی بە تەواوی بزانین بە بۆنەی جێمس وێبەوە یان هێشتا زۆرمان ماوە خۆی ئەوەی کە جێمسوڤەکە یعنی لێ کۆڕینەوەی لە گەردوون لە ژیان ئەوە بوارێکی ترا کە تەبەن ژیان و گەردوونەکە پەیوەندیان بێکەوەیە چونکە دروستبوونی ژیان لە بڵێن لە ئاراستەی پەرسەندنی گەردوونە هاتوۆتە ئاراوە بە ئەوەی کە ئێستا جێمس وێب کردوێتی زۆر لەو داتانەی کە بڵێن لە قوڵایی گەردوون کۆکراوەتەوە بۆ بەهۆی ئەوە کە بتوانین باشتر لە شێوازی دروستبوون و مەرگی ئەستێرە شێوازی دروستبوونی گەلە ئەستێرەکان و تا ڕادێ لە مادەی تاریک و مادی کە نازانین چیە وزەی تاریک لەوانە نزیک بووینەتەوە لە هەوڵەکانەوەی کە لەو شتانە تێبگەین چونکە لە ڕاستیدا تا ئێستا ئێمە 5% گەردوون ئەناسین هەموو ئەو زانیارانی کە هەمانە 5% گەردوونە 95% گەردوون بۆ مرۆڤایەتی هێشتا نەناسراوە هەوڵی زۆر هەیە تێگەیشتنی نوێ هاتەتە ئاراوە بەڵام هێشتا وەکو شتەکان دڵنیاکردنی وەڕووی ئەو داتانی جێمزۆ بووە هەموو ئەو بڵێن تەلەسکۆپەکانی ترەوە هەوڵ ئەدرێت کە بکرێ لە نهێنیەکانی گەردوون تێبگەین
بۆ کە ئارزمکردن بۆ ئەم مەبەستە مرۆ ینی بڵێن فیزیایەکان زیرەکی دەستکرد یا مەشین لێرنینگێک هێناوەتە ئاراوە کە ئەمە زۆر یارمەتی دەرە بۆ ئەوە بتوانین ینی بڵێن خێراتر تحلیلی شتەکان بکەین و غێراتر بگەین بە نەتیجەوە خۆناغی دواتر هەڵگرین ئەوە بیرمان نەچێم ئەو شوێنەی کە تۆ بەدوای سەرچاوی گردون سەرچاوی حیاتە ئاگەڕێی لە بایۆلۆجیەوە لە فیزیک سەرچاوی گردون دوانە ئاگەڕێ ئەو شوێنێکە کە تۆ بێت تەکنۆلۆژیاکەی بۆ دابهێنی یعنی بە تەکنۆلۆژیای کۆن زۆر بەرەو پێشەوە نابە ئەبێت تەکنۆلۆژیای نوێی بۆ دابهێنی و ئەم تەکنۆلۆژیای نوێ دواخری دێتەوە بۆ خزمەتی مرۆڤایەتیەوەی کە مەسەلە زیرەکی دەستکرد کە ئێستاکانی لە تەندروستیە لە تەکنۆلۆژیا لە زۆر بوارە ئینسان کەڵکی لێ وەرەگرێت جا ئەمە یەکە بڵێن تەکنۆلۆژیەکە کە بۆ ئەو مەبەستە بەکاردێت زۆر نوێیە و خۆیان دایەوە لەم قۆناغی تاقیکردنەوەیە چونکە ئەوەی کە بە تەکنۆلۆژیا کۆنەکە کراوە ئەوەیە زانین ئێستا تۆ بۆ ئەوە بڵێن تێگەشتنی نوێ بێنیتارەوە پێویستە بە تەکنۆلۆژیای نوێترە پێویستە بە عقڵی نوێترە و ئەوەیە کە بڵێن هەوڵی بەردەوام هەیە کە تەکنۆلۆژیای نوێتر بمان بە بەرەو قوڵایی زیاتری گردون بۆ ئەوە لەو پرسیاری جەنابەت تێبگەین کە ینی بڵێن بەڕاستی گردون لە بیگ بانگ پێش بیگ بانگ دوای بیگ بانگ لە خودی بیگ بانگە چۆن بوو هاتە ئێمە زاری بیگ بانگەکە بووە چەندین بیگ بانگ هەبووە بەڵام چۆن بوو پێشەوە چۆن بوو دوای ئەوە چۆنە پێشەوە مانای هەیە دوای ئەوە چۆن هاتە ئارا ئەوە لەوەش هەرێ قۆناغەزانین بەڵام دیتایلەر بەڵام ئەوەی کە زانستکارە زۆر گرنگی پێەیە وردەکاری و دیتایلە پێش ئەوە کە مەسەلەن هین بێ پێش ئەوە بڵێن شتە گشتیەکە بۆ ئەوە وێنە گەورەکە لا دروست بێ تۆ سەرەتا ئەبێت وردەکاریەکان بزانیوە وردەکاریەکان بخەیتە سەریەک و بتوانی وێنە گەورەکە دروست بەڕێز حوسێن بچی بەحسات تێچوویە زۆرت ئێتەکردن باشەکە لەگەلمە بمینە بەڕێز حوسێن ڕەنگە بابەتی مەهنێکی یێ قورس بە خۆلایەکە زێدە دوێ حتا بچنێت ناودا دەپرسێن خۆ بەردەوام بکەین لێ دیمەنن ڕاستە ڕاست زۆر سێکتەری ژیان زۆر قۆناغی گەورەی بڕیوە بەوەی کەوا گەیشتنە ڕاستی ئایا ئێمە لەو تەکنۆلۆژیایی کەوا بەکاردێت لە بابەتی ئاسمان ناسی گەیشتوین ئەو قۆناغێکەوە مێنی نزیکین لە گەیشتنە ڕاستیە زانستیەکانی گردون یان هێشتا زۆرمان ماوە خۆی ینی بڵێن فیزیایی بۆ ئەوەی کە لە گردون تێوگە کە گردون هەونە ئاڵۆزۆز کە تۆ بەبێ نەخشە ڕێگە ناتوانێت هیچ کارێ بکەیت چەند نەخشە ڕێگەکە لە ڕووی بڵێن داتاکانی پێشووە بە گریمانەکانی پێشووە بنیادیێنی نەخشە ڕێگەکەت بەسبە ئەو بنیادێنی ئەم جارە چی بۆ نەخشە ڕێگە هەرە پێشبینیەکەی ئەچی پێشبینیەکانت تاقیەکەیتەوە کە پێڵەن تێوەری کە وەختێکە پێشبینەکان چۆن تاقیکرێتەوە داتا وەرەگری کە داتا دووەرگرتە دێنی و داتانە تەحلیل دەکەی بۆ تەحلیلی ئەو داتانە چونکە وەک عەرزم کردی گردونی ئەوە ئاڵۆزەوە تەکنۆلۆژیای ئەمڕۆژ ئەوە داتای زۆری کۆ کردوێتەوە بۆ تەحلیل تۆ پێویستت بە مەشینە و کارەکە مرۆ بە تەنهای و کاری بۆ ناکرێت و ئەوەیە کە مەشین لێرنینگ داهێنرا کە مەشین لێرنینگ لە ئەمڕۆدا بۆ ناویراوە زیرەکی دەستکرد و ئەوە بۆ دۆزینەوەی ئەو نموزاجانە بوو کە بڵێن تێئۆریەکان پێشبینیەکە ئەمە بڵێن بە کوێمانی گەیاندووە بۆ ئەوە بڵێن لێرە چیەکە نێمە تێوەری تاقیەکەینەوە تێوەریەکان ئەوەی کە بڵێن تێوەریەکان کە تاقیەکرێتەوە یان پێشبینیەکانمان ڕاست دەرەسێ یا هەڵە دەرەسێ کە ڕاست دەرچوو ئەمجا ئەڕوون بەرەو پێشبینی دواتر ئەگەر هەڵە دەرچوو ئەم دەنی پێشبینیەکانمان چیەکەین ینی بڵێن تێوەریەکانمان چاکەکەین تێوەریەکانمان ڕێکەکەینەوە یا تێوەری نوێ داهەندرێ بۆ ئەوە بکرێ ئێمە لە قوڵایی گردون و لە پرسیارە هەرە سەرچێکە چێ بکەین کە ئەم گردونی ئێمە لە کوێوە هاتووە و بەرەو کوێوە چێ ئەمە یەکە بڵێن تۆ لە هینی بەردەوامی لە هەوڵی بەردەوامی بۆ تۆ بۆ ئەم کارە پێویستت بە قیمەی تەکنۆلۆژیا و قیمەی بیرکردنەوەی ینی ئەبێ زیرەکترینی کەسەکان و پێشکەوتوترینی تەکنۆلۆژیەکان بێنانێن لێو تەکنۆلۆژیانە بەکاردێکە یەکەم جارە تاقیەکرێنەوە تەکنۆلۆژیای کۆنیشی خۆی کرد و ڕۆی عادەتەنەوە ژیانی خەڵکەوە لەوێ نەماوە تۆ هەرە پێشکەوتوترینەکان لەویا بەکارهێنی و ئەوەیە تەنها هەنێ وڵات دەتوانن ئەم کارانە بکەن یعنی بە بودجەی هەنێ وڵات تەنها ئەم کارە ناکرێت یەکێ لە وڵاتانە ئەمریکایە ئوروپا هەمویان پێکەوە و تازە چاینایش هەوڵەیە بێتە ناو دینەکەەوە هێندوستانیش هەوڵێکی هەیە لەو بوارە
ینی ئەمە پیشانەدا کە خەریکە هێزەکانی داهاتوو دەرەکەون و وڵاتانی عەرەبی و تایبەت وڵاتانی دەوڵەمەندی عەرەبی وەکو پرستیج نەک وەکو بنیەی زانستی وەکو بنیەی زانستیەکەیان نییە نظامەکانیان لەو ئاستانین کە بتوانن کارە بکەن بەڵام کەواتە مامۆستا حوسێن ئێمە هەر بینەرین و تەنیا چاوەڕێی پێشکەوتنەکانی ئەمریکا و ئەوروپا دەکەین ئێمە دەتوانین بینەر نەبین ئێمە دەتوانین بینەر نەبین چۆن دەتوانین بینەر نەبین بنێسە ئەوەیە بینم خۆشبەختانە هەوڵێکی گەورە لە بەشەوەی تاکنێک بەشێوەی حکومی لەلایەن تاکی کوردەوە هەیە بۆ ئەوە تێکەڵ بە بڵێن توێژینەوەکانیان سەردەمە بێ و ئێمە ئێستا بە سەدا بەڵام هەر لە چوارچێوەی ئەو وڵاتانەدا بەڕاستی ڕەنگە ئەو وڵاتانە بە تایبەت مامۆستا حوسێن ینی ئێستا ئێمە باسی جێمس وێبمان کرد تەنیا جێمس وێب 10 ملیارد دۆلاری تێچووە یعنی تەکالیفی زۆر تێچووی زۆرە ئێمە لەکوێ دەتوانین ئەو تێچووە دەستەبەر بکەین زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بدەیتەوە هیچ وڵاتێ ناتوانێت ئەو کارە بکات بەڵام تۆ ئەکرێت لە پلاتفۆرمەکانە بەشدار بی مثلا نەک ئێمە وڵاتانی ئوروپاییش ناتوانن کار بکەن بەس هەموویان لە هەنە پلاتفۆرمی ئوروپیا هەن بەشدار و پلاتفۆرمە ئوروپیا تێ لەگەڵ ئەمریکا هاوکاریەکە یعنی ئێستەکانی توێژینەوە زانستیەکان لە دوو ئاستی کوڵایی مادە و کوڵایی گردونە بەم شێوازە ئاکرێ بە شێوەی پلاتفۆرم بە شێوەی بڵێن زۆر باشە مامۆستا گروپە توێژینەوەیەکان بۆ ئەم بەست زۆر سوپاس بەم بەیانی جەژن ماندوومان کردی مامۆستا حوسێن ڕابی مامۆستای زانکۆ پسپۆڕی فیزیا لە سلێمانیەوە لەگەڵمان بووی باشە